ئێمە بەداخەوە لەسەر ئاستی تاکە کەس و لەسەر ئاستی حکوومەت و میلەت لەم دینە باش حاڵی نەبووین وا حاڵی کراوین ئەگەر نانی ئەمڕۆت هەبوو خەمی بەیانیت نەبێ ناوەڵڵا ئەگەر باوک بووی دەبێت خەمت هەبێ بەخوا حکوومەت ئەبێ خەمی میلەتەکەی خۆی بێ نابێ بڵێ موچەی ئەم مانگە هەیە و بۆ سپێنش خوا کەریمە ئەوە لە جیهانی سیاسەتا خوا هەر کەریمە بەخشندەیە بەڵام عەقڵی داوە بە تۆ لە ئیدارە و سیاسەتا هەڵەیە مانگ بە مانگ بسپێری چاوەڕێی حکومەت هێشکە بکەی کە بە حساب نەیارتەوە دوێنێ ئەنفالی کردووی ئەمڕۆ موچەکەت بەدەستی ئەوە بێ غەڵەتە بەڕێ برایان وەرنەوە خزمەت قورئان مەبە قوربانی ئەی کوا پاشەکەوتت دوو وشە هەیە محنەتمان هەیە یعنی نەهامەتی منحەمان هەیە یعنی خەڵات و دیاری میلەتی ئێمە بەداخەوە لە میحنەتە هەمومان لەگەڵین یا ڕەبی خوا شتیوا ڕوو نەداتەوە بەیانی شەڕێک ڕوو لەم هەرێمی کوردستان دەکات خوا چێ خۆی بەکوژ دەدا هەر کوڕی ئەو فەقیر و هەژارە بەکوژ دەدرێ نەمان بینی ساڵانی ڕابردوو بەخوا دەنگدان دەکرێ من ماڵم لە دوو شوێن بووە لە شوێنی هەژاران لە شوێنی دەوڵەمەندانیش بڕواتان هەبێ ئەوەی دەنگ بەمانە دەداتەوە بەس خەڵکە فەقیر و هەژارەکەی لە حەوتی بەیانیەوە خۆی گۆڕیوە شوێنە دەوڵەمەندەکان سەعات دووش لە خەوێ هەڵنەستاوە ڕۆژی دەنگدان وەڵڵی وەزیرم بینیوە نەچوو بۆ دەنگدان کەواتە تۆ بەس لە میحنەتە لەگەڵی برا کە شەڕ هەیە سنگت بە گولەوەیە ئەگە پارە ملیاریەکانی نەوت بێنە مەیدانە وەڵڵا دیسان تۆ بێبەشی ئەگە موچە نایە دیسان تۆ هیچ نادرێتێ بۆیە ئەی موسڵمان وەنحەڕ قوربانی بکە بەڵام تکایە مەبە قوربانی